پرۆ دەست پێکرا یەکەم قۆناغی دیزاینە ئەوەش یەک لە فەقەرە ڕئیسیەکانی هەر مەشروعەکە فەقەڕی دیزاین قورسیش بوو طبعا زۆر قورسە لە بەرۆی ئەو نوع پرۆژانە وەکو دروستکردنی زۆر زەحمەتە ئەوەی خۆشبەختانە کە لەو پرۆژە بەکار هاتووە هەمووی خۆماڵیە تیمێکی خۆماڵی ئەندازیاری خۆماڵی تەواوی وەکو تیمی دیزاینەر وەکو تیمی سەرپەرشتیار وەکو تیمی کۆمپانیا هیچ شەریکەکی بیانی لەناو ئەو پرۆژەیە ئیشی نەکردێت تاکوێستا ئەمە سەرڕای ئەوەی کاڵەی لەم جۆرە پرۆژانە لاریم کوان ئەزمونمان کەمترە تێدا زۆر کەمە و تەحەدیەکیش بۆ لەسەری تەحەدیەکی گەورە بوو لە پشکنینتان بۆ ئاوەکە کرد کە ئێرە شوێنێکی گونجاو و دەست بە پرۆژەکە بکەن بە هەماهەنگی لەگەر تیمی دیزاینەر و تیمی لیژنەی سەرپەرشتیار وەکو بەڕێوەبەراتی گشتی ئاواوەکان تحدید دەکرێتن ئەو شوێنەی کە مناسبە لە بۆ بابرین ئینتێک دڵی مەشروعە حالی حاضر لەسەر ئینتێکی دڵی مەشروع ئەویان بە هەماهەنگی بەس ئەوەی کە بڕیاری کۆتایی دەداتن لەسەر دیاریکردنی شوێنی ئینتێک تیمی دیزاینەرە لەناو ئاو 6 بۆری 500 میلیمیمان هەیە ئەو 6 بۆریە ڕەبتە بە مزەخەی درای سەبمەرسبڵ بابرین غەتاس ئەو بۆریانە ئاوەکەی سەحب دەکرد و ئیدی بە چەند مەرحەلەکی خاوێنکردنەوە پێدا دەڕواتن یەک لەوان لێرە ئاوەکە وەردەگیرێت دەستە گریت ریمۆڤەڵ لە گریت ریمۆڤەڵ لە بۆ فلاش میکسەر لە فلاش میکسەر لە بۆ فلۆکلیشن تانک سediمنتیشن تانک لە پاشوی لە بۆ فیلتریشن لە فیلتریشن باکوۆش دەکرێتن لە پاش باکوۆش دەستە خەزانی سەرەکی ناو پرۆژە کە قەبارەکەی 12,000 متر سێجایە باشە لە ناو خەزانی ڕئیسی 12 ئەوە ئاوی پاککە دەستە ناو خەزانەکەی لەوێندەر بە مزەخەی دەڕواتن لە بۆ گوندی ئازیانە گوندی ئازیانە خەزانی دووەممان هەیە پاشوی دیسان کلۆر و شەب چەند جارێکەوە تەسفێ دەکرێت سپێ دەکرێت و خاوێن دەکرێتەوە ئەو دەدرێتە گوند و با بڵین خوشتەپە و شارەدەی بیستانە لە ئازیانە هەروەها بە مزەخە دەستە گوندی کانی بزرا هەزانی سێممان لە کانی بزرەیە قەبارەکەی 10,000 متر سێجایە لە کانی بزرەی لە بۆ قەزای خوشتەپە بە گراڤیتی دەڕواتن لە بەرەوەی کانی بزرە بە تەبیعەتی ئەرزەکەی جوگرافی ئەرزەکە بەرزترە لە خوشتەپە بە گراڤیتی دەستە خوشتەپەی بۆریە بەڵێ لە ناو بۆڕێکان وەکو بۆڕیش نزیکەی بە مەمەجموع 300 کیلومتر بۆڕیمان هەیە لەو 337 کیلومتر بۆری کاربۆنستیلە وەکو بۆڕێکە ئیپایلەکان بەکارهاتیە بۆری کاربۆنستیلمان هەیە لێرەوە لە بۆ کانی بزرەی لە کانی بزرەی لە بۆ خوشتەپەی ئەوە بە بۆری کاربۆنستیلی 800 میلیمی 37 کیلومتر طبعا ئەویان تەواو بووە ئەو بابرین ئەو قۆناغە تەواو بوو بە کاملی ئێستا حالی حاضر ئیشی منهۆڵەکان و بەستنی ڤالڤەکان دەکرێتن باشە کوالەتی بۆریەکان دەمێ بزانم چۆنە گرنتیەکەی چەندە بەرگەی دەگرێت خوانە خواستە کێشەی لار شوێنەکە چۆن چارەسەر دەکرێت خۆی مەحەتەکان هەر سێ مەحەتە و بۆریەکانیش فول ئۆتۆمەیشنە هەر لێرەوە دەست پێ بکە حتا دەگەوتە ناو خوشتەپەی فول سیستەمی سکادەیە فایبەر ئۆپتیک لەسەر بۆریەکان دانرایە خوا نەخواستە هەر لیکەکە بی هەر لێدرانەکە بیتن لەو بۆرەی
کاتژمێر ئاوی خاوێن دەمێ باز بکەم کە سەرەتا لە زەی بچووکەوە کە ئاوەکە دێت لۆ ئینتەیک لەوێوە بە 6 پمپی درای سەرمێرسڵ پمپ ئاوەکە دەڕوات بلۆ گریت ریموڤال و لەوێوە بینایەکەمان هەیە کە لە گریت ریموڤال دێتەوە فلاش میکسەر ئاوەکە دوای لەوێوە دەڕوات بۆ 4 تانچی گەورە خەزانی گەورەمان هەیە کلاریفایەرەکان لەوێوە دووبارە ئاوەکە لە فلتەر دەدرێت و دێتەوە فلاش میکسەر و لەوێوە بە 3 بۆڕی دیکەش کە ئینلیت داخل دەبن لۆ ناو فلاش میکسەر ئەلۆم و کلۆر و شەبمان هەیە دواتر لە فلاش میکسەرەوە ئاوەکە دێتە کۆنتترۆل چامبەر و لە کۆنتترۆل چامبەرەوە بینایەکەمان هەیە و دووبارە لە فلتەر دەدرێت ئاوەکە دێتەوە فلتەرێشن بڵدینگ لە دوای فلتەرێشن بڵدینگ ئاوەکە دێتەوە گریت GST دوو خەزانی گەورەمان هەیە GST گراوند ستۆرێج تانک و لە GSTشەوە داخلی های لیفت پامپ ستیشنەکان دەبێت و لەوێشەوە دەڕوات لۆ گوندەکانی دیکە ئەم پرۆسەیە بە خێرای ئەنجامەدرەیە کاتێکی زۆری پێویستە ڕاستەکەی ئەمە ئەو پەڕی هەڵی خۆمان دەدێن لەوەی کە بە سەریعی خلاص بێ ئەو پرۆژەیە و ئیشەڵا بە ماوەی کەم ئای خاوێن دەتوانێت بەرهەم بێنرێت و خلاص بکرێت من باسی ئەفم کە مەبەستم وەرگرتنی و ئاوەیە ئەو پرۆسانی کە جەنابەت باسی کردێک کاتەوە پرۆسەکە بە خێرای ئەنجام دەدێت و توانای بەرهەم هێنانی 3000 متر سەرجە ئاوی پاچی هەیە لە یەک کاتژمێر ئەو چۆن چێکی ئەو بابەتانە دەکەنەوە تەنانەت بۆریەکانیش ینی کار لەسەرەوەش کراوە بەڵێ بێگومان و بۆ موادەکان باشترین کوالیتی ینی توانی ومانە دەسەبەریان بکەین هەریەک لە ئەو موادانەی کە بەکارمان هێناوە بۆ پرۆژەکە ئەوانەی کە سەرپەرشتی و چۆنڵی دیزاینەوانیان کردو هەمیان ئەندازیاری ناخۆین وەکو بەڕێزت بەڵێ هەمویان ئەندازیاری ناخۆین و خاوەنی ئەزمموی زۆر باشن کارەکان تا ئێستا بەباشی بەڕێواچێت بەڵێ زۆر باشە و ئیشەڵا باشتریش دەبێت و لەبەر ئەوەی زستان لەبەر بارانباری نەمان دەتوانانی کارەکان بە باشی بکەین وردە ئێستا کارەکان زۆر بە باشی ڕۆیشتون بە تایبەتی لەو دوو مانگا. پرۆژەکە بە ستانداردی جیهانی جێبەجێ دەکرێت. ئەم پرۆژەیە جگەلەوەی لەلایەن کەرتی تایبەتەوە جێبەجێ دەکرێت، بەڵام لیژنەیەکی حکومەت بە وردی چاودێری جێبەجێکردنی پرۆژەکە و کوالەتی دەکەن. کاکمایریەوە لایانی حکومەتن بەسەرم پرۆژەیە چاودێری دەکەن بە بەردەوامی دەمێ بزانم چاودێریەکان و کارە سەرنجەکانی ئێوە چێ لەسەرم پرۆژەیە. ئەمە بیدایەت بەخێر بێن سەرچاو ئەمە لەسەر ڕۆشنایی بەڕێز ڕێزدار سەرۆکی حکومەت کە لەسەر بنەمای کابینەی نۆ کە یەک لە ئەهدافەکانی ئەوە بوو کە خزمەت بگەینتە هاوڵاتیان یەک لە پرۆژە ستراتیجیەکان کە ئاماژەمان پێکردون کە بڕیاری لەسەردرا زەنابیان پرۆژێ ئاوی قوشتەپە بوو کە کەوتە بواری جێبەجێکردن پار ساڵی برین 2024 مانجی دا بەڵام ئەم پرۆژەیە هیچی نەبوو نەکو دیزاین وەکو تەنها کۆنسپت و فکرە هەبوو خۆشبەختانە ئەمڕۆ گەشتینە 155 کارەکان جێبەجێکرا دوای کارکرد. کاری ئێوە چییە؟ کارە سەرەکیەکانی ئێوە چێ؟ ئێوە چۆن چاودێریەم پرۆژێ دەکەن، چۆن راپۆرتەکان ئامادە دەکەن؟ ئێمە وەکو فەرمانگەی نیشتەجێی پرۆژەینە لە نۆ ئەندام پێک هاتینە هەشتیان ئەندازیارن لەگەر تێبینەرەک ڕۆژانە کۆمپانیەکە کار دەکا لێرە هەر شتێک دیزایانی هەبی پێشکەش دەکە ئەمە ئەپروڤی دەکەین بە پێی بنەمای ستاندەراتی جیهانی و بەڕێوەبەراتی گشتی ئاوڕۆ چ ستاندەراتێکمان هەیە لەسەر ئەو پرۆژەیە تەطبیقی دەکەین. کۆمپانیاش ڕۆژانە ریکویست فۆرمی هەیە برین داواکاری هەیە چ لەو ئیشەکانی کە جێبەجێ کردووە چ بۆ ئیشانی کە ڕۆژی دواتر بەتەمایە جێبەجێکە. ئێمە دیراسی دەکەین بە پێی ستاندەر موافقەی دەدەینی و ئەو دەست پێ دەکاتە کارەکان بۆ کارەکان کە تاوا دەبی ڕۆژانە ئەمە لیان وەردەگرینەوە. ئێستام دوو حوزەت چێ لە پشتێمەوەی ئەمانە؟ ئەوانە عەمباری نیشتنەوەی مەوادی کەفافە عالیەنە کە پێشەوەی بێتە ناو فلتەر لێرە دەنیشتەوە کە ئاوەکە لێڵاتیەکەی کم دەبتەوە بە پاشان لێرە تەحویلی فلتەر دەکرێت لە فلتەرش تەصفێنی هائیلۆ دەکرێت و ئیزافاتی کلۆر و شەبش لۆ دەکرێتن لە هەر لەو دوو مەرحەلەیە. باشە بۆ پێیکەوە لە نزیکەوە چاودێری چۆنڵی لە ئەیتو زێتی پرۆژەکەیە لەگەڵ یان نەبوون پێشبینیەوە دەکەن لە پێش وادی خۆی کارەکانی تەواو بێ؟
بەخۆی ئەو پرۆژەیە وەکومان جەنابتان ئاگادارن مودەی عەقدەکەی 2 ساڵە بەڵام کۆمپانیا خۆشبەختانە لەسەر بڕیاری جەنابی سەرۆک حکوومەت بەهۆی ئەو کێشەی کە لەو دەڤەرە هەیە کە ئاستی بیری قوڵ زۆر قوڵ بووە یعنی ئاستەکە دابەزیوە نێزیکە 700 متر بیر لێ دەدرێت 700 متر ئاو 700 متر بیر لێ دەدرێت لە منطقەی قوشتەپە منطقەی قوشتەپە یەک لە بێ ئاوترین منطقەیە لە هەموو عێراق ئاستی ئاو زۆر نزمە لێرە و ئەو ئاوەی کە دەیگەینێ دەریدەینین بەو ڕێژەیە نییە کە بتوانین احتیمال لەسەر بکرێت پرۆژێ لەسەر دروست بکرێت فەرەوەی ئەو فکرەیە کە دانرا ئەوە ئەو منطقەیە قورتار دەبی لە مۆزوعی برێن بێ ئاوی و باش بەڵام بەڵێ سەرۆکی حکوومەت کە بڕیاری داگوتی ئەو ماوەیە زۆرە بۆ 2 ساڵ کۆمپانیا خۆشبەختانە ئێستا خۆی دایتە بەر ئیش بە ماوەی 1 ساڵ ئینشاڵڵا کارەکان جێبەجێ دەکات بە پێی ستەندەرات لەبەر ئەمە ڕۆژانە ینی چاودێری گشت خاڵەکانی کارەکانین چ لە اختیاری مەواد چ لە کۆنکریتکردن چ لە کڕینی مەواد حتا لە دەروی وڵاتکە ماوادەکان دەکڕێ بە پێی ستاندەرات ئەمە ڕەزامەندی دەدەینێ یاخود ئەندازیارانمان دەچن تێستەکان لە شوێنی کارگەکان دەکەن اینجا مەوادەکان دەگاتێت باشە بە تەوابوونی ئەم پرۆژەیە باسی قوشتەپەت کرد یعنی قوشتەپە کۆمەڵی بیر پشت بە ئاوی بیر دەبەستێت چەند بیر چۆن دەڵی داتە پۆشتێ و تەواویتە پشتی پێ نابەستێت سوود لەم ئاو وەردەگرێت ئەمە ئەو پرۆژێک کە تەواوی ئینشاءڵڵا کە قەزای قوشتەپە و ناحیەی بستانە و 72 گوندی سنوورەکە کە ئاو وەردەگرن نێزیکەی 111 بیری فەرمیمان هەیە کە ئەمە وەکو بەڕێبەراتی ئاوی دەوروبەری هەولێر سەرپەرشتی دەکات دەتانین برێن ئەوانە 100% قەت دادەخرێت و کاری پێ ناکرێت لەبەر ئەو پرۆژەیە وەکوما بەزەناب 3000 متر مکعب لە کاتژمێرەك ئینتاز دەکات 72000 مکعب لە ڕۆژێک ئەمە پلانەکە وایە ئەو ئاوە تەختەی نزیکەی 240 حتا 250,000 هاوڵات ئەگەر هەموو تواناکە ئیش پێ بکرێت بەڵێ بەڵێ بەڵام ئەمڕۆ بە پێی واقع حال ئەوی هەیە ئێستا بە پێی ئەو دیراسی هەیتمان نزیکەی 6,000 کەس حالیان سودمەند دەبن بە پێی گرۆث ڕێشێ و لەوانەیە بگاتە 20-25 ساڵ تەختی ئەو مۆزوعی ینی مۆزوعی بێ ئاوی بکات تا 25 ساڵی تر ئەو سنوورە هیچ کەشەی ئاوی نابێت سود لە ئاوی ئەم پرۆژەی وەردە بەڵێ بەڵێ بإذن الله تعالى بە شێوەیەکی گشتی پرۆژەی ئاوی قوشتەپە بە گوژمەی 222 میلیارد دینار لەلایەن کۆمپانیایەکی ناوخۆییەوە جێبەجێ دەکرێت 500 هەلیکار لەم پرۆژەیە دەستەبەر کراوە بۆ ئەندازیار کرێکاران تەنانەت ئەوانەی گوندەکانی ئەم ناوچێش و گەنجەکان بە تایبەتی بە شێوەیەکی ئەندازایی و ڕێکوپێک لە هەموو گۆشەکانی ئەم پرۆژەیەوە بە چڕی و بە دوو شەفت کاری تێدا دەکرێت ڕۆژانە بە 3 قۆناغ کار لەسەر پرۆژەکە دەکرێت لەم شوێنەی کە منی لێوەستاوم لە یەک کاژمێرە بە تەوابوونی پرۆژەکە 3000 متر سێجا ئاو دەپاڵەوێت و دەینێرێت بۆ خەزانەکان زیاتر لە 63,000 هاوڵاتی گوندەکانی ئەم سنوورە و قوشتەپە سوودمەند دەبن لە ئاوی ئەم پرۆژەیە جیا لەمانە 112 بیر بە تەوابوونی ئەم پرۆژەیە دادەخرێن و بە درێژایی 300 کیلۆمەتریش بۆری ڕاکێشاون کە بە کوالێتیەک و ستانداردێکی باش لە دەرەوە لەلایەن کۆمپانیە گەورەکانەوە هاوردەی هەرێمی کوردستان کراوە تا ئێستا زیاتر لە 155 ئەم پرۆژەیە کارەکانی تەواو بووە ڕۆژانە بە نزیکەی 100 ئامێر بە شێوازێکی چڕ لەم پرۆژەیەدا کار دەکەن بە تەوابوونیشی پرۆژەکە ماوەی 20 بۆ 25 ساڵ کێشەی کەم ئاوی لە ناوچەکەدا ناهێڵە بە تەوابوونی ئەم پرۆژەیە دەبێتە پرۆژەیەکی ناوازە و ئاوەدانیش بۆ ناوچەکە. حکومەتی هەرێمی کوردستان بە چەندین پرۆژەی استراتیژی هەنگاو بە هەنگاو کار بۆ بنبڕکردنی کێشەی کەم ئاوی دەکات لە هەرێمی کوردستاندا لە ڕۆژانی ڕابردوو بەشی یەکەمی گەورەترین پرۆژەی ئاو لە هەولێر کرایەوە پرۆژەی ئاوی قوشتەپەش لە ئایندەیەکی نزیکدا کارەکانی بە کۆتا دێت.
کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە واضحی و زۆر بە ڕشتی و زۆر بە جددی ئیش کارەکانی لە بۆ سێکتەری ئاو ئاوڕۆ زۆر بە جددی ئیشی لێ دەکاتن و بابەتی پرۆژە استراتیجیەکان ڕاستی ئێستا کە بوویتە کارێکی زۆر جدیانە و لە ماوەی چەند ساڵی ڕابردوو لەگەر ئەوەی کەەوە مەزموعە پرۆژەیەک ڕاوەستا بوون ئیشکارەکانیان دەستی پێکردەوە لەگەر ئەوەش چەند پرۆژەیەکی نوێژ ئەعلان کرا یەکێک لەو پرۆژە ئەو پرۆژانی کە باسیش دەکەین کە ئەعلان کرا و ئێستا کە لە ژێر جێبەجێکردنن پرۆژەکانی گۆپتە بە چەمچەماڵە پرۆژەی ئاوی فریاگوزاری هەولێرە و پرۆژەی ئاوی قوشتەپەیە پرۆژە ئاوی قوشتەپە بە حکمی ئەوەی کەەوە ئێستاکە قوڵترین بیرەکانی هەرێمی کوردستان و عێراق لە مەنتیقەی قوشتەپە لێ دەدرێتن و کێشە و گرفتی ئاوی ژێرزەوی لەوێندا زۆر قوڵ بوویتەوە و کێشە و گرفتی زۆر دروست بووە بۆیە وا بڕیار درەکەوە بۆ ڕزگارکردنی ئەو مەنتیقی ئەو دەبەرە دەبێ ئاوی و لە کێشە و گرفتەکانی ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێت پرۆژەکە خزمەتی شارۆچکەی قوشتەپە شارۆچکەی بیستانە هەروەها 72 گوندی دەبەرەکە دەکاتن پرۆژەکە توانای 3000 مەتر سێجای هەیە لە کاتژمێرێک و 72000 مەتر سێجا لە ڕۆژێکدا و توانای خزمەتکردنی سەروی 180 هەتا 200,000 کەسی هەیە لە دەڤەرەکە کە ئێستاکە تقریبا نێزیکی 65,000 کەس دەبیتن ئەو ئەوەی کە ئینتاز دەکرێتن بە جێرەی کوالیتی بە جێرەی ستاندەری عێراقی بۆ ئاوی خواردنەوە و ستاندەری WHO ئاوی خواردنەوەیە گوژمەی پرۆژەکە 189 ملیارە و بە حکمی ئەوەی کەەوە منتیقەیەکی زیاتری پێ تەقدیرکرا ئێستاکە گوژمەکە گەیشتە 222 ملیار بە هیوای ئەوەی نەکەوە لە مدەتێکی قیاسی تەواو بیتر ئێستا پرۆژەکە هەرچەندە عەقدەکەی 2 ساڵە بەران وا بڕیارە بە ماوەی ساڵێک ئیشکارەکانی تەواو بکرێتن لە 7 مانگی ئیشکردنی پرۆژەکەی ئێستا 157 پرۆژەکە تەواو بووە و بە ڕیتمێکی زۆر خێرا ئیشکارەکان دەکرێتن تەواوی کەلوپەلەکانی کە پێویستە بۆ پرۆژەکە هەمووی ئۆردەر کرایە و بە باشترین شێوە و لە باشترین براندە جیهانیەکان و باشترین کوالیتی ماوەدەکان ئۆردەر کرایە هەروەها جێبەجێکردنی پرۆژەکەش کە لەلایەن کۆمپانیایەکی ناوخۆیی بە کوالیتێکی زۆر زۆر باش جێبەجێ دەکرێتن بەجێی دەستخۆشیە بەڕاستی ساڵەهای ساڵە دانیشتوانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی کێشەی ئاوی پاک دەبوونەوە بەڵام کابینەی نوێم زۆر استراتیژیانە کاری لەسەر چارەسەرکردنی ئەم کێشەیە کرد و لە ماوەی چەند ساڵێکی دیکەش کێشەی کەم ئاوی بە تەواوی لە هەرێمی کوردستان چارەسەر دەکرێت.